کۆلێژەکانی یونایتد ساینس سەرکەوتنێکی ناوازەیان تۆمار کرد لە تاقیکردنەوەی وزاری ساڵی 2018دا بۆ پۆلی 12 ئامادەیی 18 خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس توانیان لە ڕیزبەندی دەیەکەمی هەرێمی کوردستاندا بن. بە سەربەرزیەوە کۆلێژەکانی یونایتد ساینس تەنها خوێندنگەن کە خاوەنی ڕیزبەندی یەکەم تا دەیەمی هەرێمی کوردستان بن لەسەر ئاستی خوێندنگە ئینگلیزیەکاندا. شانبەشانی ئەم سەرکەوتنانە لە کۆلێژەکانی یونایتد ساینس 43 خوێندکار توانیویانە تێکڕای نمرەی 95 و بەرەو سەر بەدەست بێنن. 96 خوێندکار توانیویانە تێکڕای نمرەی 90 و بەرەو سەر بەدەست بێنن. ئەم سەرکەوتنە ناوازانە لە ئەنجامی چەندین پرۆگرامی ناوازە بەدەستهێنراون. پرۆگرامەکانیش بریتین لە پرۆگرامی زیرۆ میستیک کە تایبەتە بە شیکارکردنی پرسیاری وانەکان. لەم پرۆگرامەدا زیاتر لە 12,000 پرسیار شیکار کراون. تاقیکردنەوەی مۆک کە تاقیکردنەوەیەکی تایبەتە لەسەر ئاستی خوێندنگەکانی یونایتد ساینس بۆ هەڵسەنگاندنی ئاستی خوێندکارانە. پرۆگرامی BAL کە بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندکارانە بە شیکارکردنی بانکی پرسیار. پرۆگرامی SQ بۆ دیاریکردنی ئاستی تێگەیشتنی خوێندکارانە لەوانەکانیاندا. فراهەمکردنی بەشی ناوخۆیی بۆ خوێندکارانی پۆلی 12 بۆ کۆششکردن. بۆ داهاتوێکی گەشت بۆ ڕۆڵەکانتان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ ناوتۆمارکردن 057 058 90 09.